دیارە ئەمڕۆکە لە قەزای سۆران وەکو باقی شار و شارۆچکەکانی دیکە مامۆستایان و تەندروستکاران و بەشێک لە خەڵکی ناڕازی هاتۆتە سەرجادە و لەبەر دەرچی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران گردبوونەوەیەکیان ئەنجامدا، گردبوونەوەیەکی مەدەنیانە بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بگێنن بە حکومەتی هەرێمی کوردستان و ئەو گردبوونەوەی وەکو باقی گردبوونەوەکانی دیکە بە دەرنەبوو لە ئەوەی کە تند و تیژی تێبکەوێتن بەداخەوە، بەڵام توانرا بە زووترین کات هەم لە ڕووی مامۆستایان و لە ڕووی کارمەندانی ئاسایش و لە ڕووی باقی لایەنەکانی دیکەی کە پێیوە هەستان، منیش وەکو نوێنەری پەرلەمانی کوردستان و نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستان توانرا وەزعە کۆنتڕۆل بکرێتن و توانرا بە زووترین کات ئەوانەی کە گیرابوون بەربدرێن. ئێمە وەکو نوێنەرانی پەرلەمانی کوردستان و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان پشتگیری لەو داواکاریەی دەکەین کە داواکاری هەموو خەڵکێکە داواکاریەکی حەقا. ئێمە دوو ساڵە چاوەڕێ دەکەین، 2 ساڵە هاوار دەکەین کە ئەو پاشەکەوتە نەمێنێ. حکومەت هاتۆتە سەر خەت دەڵێ هەفتەیەکی دیکە من چاوی پێدا دەخشێنمەوە، ئەو هەفتەش با ئینتیزارکەین بزانین داخۆ حکومەت خاوەنی بەڵێنەکانی خۆی دەبێیاننا. وەکو گوتیشم ئێمە لە پەرلەمان 2 یاداشمان پێشکەش کردو دوێنێ و ئەمڕۆژ لەگەڵ فراکسیۆنی یەکگرتو و لەگەڵ فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و برادرانی یەکێتی شاگادارن فراکسیۆنی یەکێتی و سەرجەم فراکسیۆنەکانی دیکەش قەناعەتم وایە پشتگیر دەبن بۆی بتوانین ئەو یاداشتە جێی خۆی بگرێتن.